لە یەکێک لە یاریەکانی هەفتەی دێمی خولیەستێرەکانی عێراق دهۆکی هەژدەی ڕیزبەندی لەسەر یاریگای خۆی پێشوازی لە دیالەی 19 ڕیزبەندی کرد. لە خولەکیدا پەشەنگ عەبدوڵڵا بە ئەسیستی کەرێم دەروێش توانی بربەستی یەکسانی بشکێنێت و هەڵۆکانی چیاکان لە یاریەکە پێش بخات. لە خولەکی 20 دوای گەڕانەوەی سالم عامری ناوبژوان بۆ ڤار لێدانێکی سزای بۆ دهۆک ئەژمار کرد، هەرچەندە حەسەن عەباسی گۆڵپارێزی دیالە لێدانە سزایەکەی پیتەر گۆرگیسی گێڕایەوە، بەڵام تۆپەکە کەوتۆ ژێر قاچەکانی پیتەر و ئەویش ئەنجامەکەی بۆ تیپەکەی پێدوو هێندە لێ کرد. لە خولەکی 37 ناوبژوان گەڕایەوە بۆ ڤار و ئەمجارە لێدانێکی سزای بۆ دیالە ئەژمار کرد. بنیامین ئۆکۆڕۆنکۆ بە سەرکەوتووی جێبەجێ کرد، بە تۆمارکردنی گۆڵ یەکەم بۆ دیالە جیاوازەکەی بۆ گۆڵێک کەم کردەوە. لا نیوەی دووەم و دوای تێپەڕبوونی تەنها 5 خولەک پەشەنگ عەبدوڵڵا گەڕایەوە و گۆڵی دووەمی خۆی و سێیەمی دهۆکی لە یاریەکە تۆمار کرد. لە خولەکی 86 ناوبژوان لێدانێکی دیکەی سزای بۆ دهۆک ئەژمار کرد، یانی گزاکیری کۆدیڤواری لەدەستیدا و تۆپەکەی ئاراستەی ستون کرد. یاریەکە با 3 گۆڵ بەرامبەر گۆڵێک بە سوودی دهۆک کۆتایی هات. بەم شێوەیە دهۆک بە ئەنجامدانی 7 یاری کۆی خاڵەکانی بۆ 8 خاڵ بەرز کردەوە و هەڵکشایە خانەی 17 ڕیزبەندی. دیالەش بە 4 خاڵەکەی لە خانەی 19 و پێش کۆتایی ڕیزبەند مایەوە. حوسێن محەممەد، کەناڵی پێم.